دەچینە بابەتێکی تری پەیوەست بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ کۆنفرانسی ئامادەکاری بۆ دیداری یەکێتی لە هەولێر بەڕێوە دەچێت. بێگومان لە ماوەی ڕابردووە چەند کۆنفرانسێک ئەنجام درا بە مەبەستی ئەوەی ئامادەکاری بێ بۆ بەستنی دیداری یەکێتی کە وا بڕیارە لە مانگی پێنجی ئەم ساڵ ئەنجام بدرێ. مەبەست لە دیدارەکەش زیاتر ڕێخستنەوە و بڵین ئەوەی ئامادەکاری زیاترە بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بیکا بۆ قۆناغی داهاتوو هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق و هەروەها پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی جەماوەری. بۆ مەبەستە ڕاستەوخۆ لە هەولێرەوە ناری محەممەد دەگەڵمانایە کە بەڕێزیان ئەندامی لیژنەی باڵا دیداری یەکێتین. نانی خانسڵاو لێبێت و بەیانیت باش. من ئەمێ پرسیاری ئەو بکەم بێگومان هەولێر وەکو پارێزگای هەولێر پێگەیەکی گرنگی هەیە بە تایبەتی لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت لە کۆنفرانسی ئامادەکاری بۆ دیداری یەکێتی باسی چی لەبارەی هەولێرەوە بکە؟ سەرەتا بیانیان باش، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات و سپاس بۆ بینێرە بەڕێزەکان. من پیرۆزبایی لە تەواوی هاوڵاتیانی شاری هەولێر بکەم دەست و لە ئەنگر و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە دیداری یەکێتی ئامادەکاری کۆنفرانسەکە لە هەولێر ئەنجام دەدرێت سوێکی سێ. ئەمە بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی تری جوانی خۆی جارێکی تر تۆمار دەکات لەگەڵ تەواوی مێژووەکانی تری. ئەمڕۆ ڕۆژێکی جوانتری بەخشی بە خەباتی یەکێتی لە هەولێر و دیداری یەکێتیش بۆ هەولێریەکان گرنگ بوو و من پێم وایە گۆڕانکاری ئەکرێت لە دوای دیدارەکەم. بەڵێ نانی خان، ئەوەی کە ئێوە وەکو ڕێخستنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر ئەتانێت پێشنیارتان چی بێ بۆ کۆنفرانسەکە و دوجار پێشنیارتان چی بێ بۆ دیدارەکە و ئەتانێت چۆن کاروبارەکانی یەکێتی لە سنووری هەولێر جارێک ڕێبخەنەوە؟ بەڵێ سەرەتا باس لەوە بکەم کە گرنگی دیدارەکە لە چیدا بوو. خۆی پێویست بوو ئەو دیدارە پێشتر بکرا بووە، بەڵام کە ئێستا شەکرێمە ئومێد بەخشە بۆ یەکێتی. بۆچی؟ چونکە تۆ لە ڕێگای دیدارەکە و شوناسەی دروست کە شوناسەکە بۆچەیە بۆ هەموو کادیرانی یەکێتی لە ئاستی باڵاوە تا ئاستی خوارەوە هەموو کادران ئاملکەیەکیان پێ بێ و دیدارە بێتە شوناسێک بۆ تەواوی کادیرەکانی لە تەواوی سێکتەرەکاندا چۆن بتوانین ڕوئیای یەکێتی دروست بکەین لەسەر تەواوی سێکتەرەکان. بۆ نمونە ڕوئیای یەکێتی لەبارەی نەوتەوە، ڕوئیای یەکێتی لەبارەی ئایندەی گەنجان و لەبارەی ژنانەوە بە هەمان شێوە. ئەوەی کە گرنگە لە دیدارەکە چی بکرێت. ئێمە لە ماوەی ئەو چەند مانگەدا کە ئامادەکاریەکەین بۆ دیدارە گشتەکە کە لە مانجی پێنجەکرێت ئەباس لەواکەین چۆن بتوانین ڕای هاوڵاتیانی خۆمان کە یەکێتیش نەبن بەڵام گرنگە چیان لێ وەرگین و ڕای کادیرانی خۆمان چیان لێ وەرگین بۆی بتوانین دوجار لە دیدارەکە قسەی لەسەر بکەین و دوای دیدارەکەش ئێمە هەوڵ بدەین کۆکەرەوەیەک لە تەواوی ئەو ڕایانەکە بکەن و ئیشی لەسەر بکەین. کە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورەتێکی گرنگە هەم بۆ ناوچەکە هەم بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ هەولێر. ئەبێ ئێمە ئەو دانەبڕانە دروستکەین لە تەواوی پارێزگاکانەوە و ئەوشمان لەبیر نەچێت کە ئەگەر یەکێتی وجودێکی باشی نەبێت لە سێکتەرەکاندا کەواتە ناتوانین ئێمە گۆڕانکاری لە تەواوی ئەو دۆخ و گوزەرانە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. باشە نانی خان، ئێوە وەکو ڕێخستنەکان یاخود وەکو جەماوەری یەکێتی وەکو هاوڵاتیانی شاری هەولێر بە شێوەیەکی گشتی داخوازیتان لە یەکێتی چییە بۆ ئایندە؟ ئەتانەوەی یەکێتی چی بکە بۆ هەولێر؟ خوازیمانەوە لە ڕێگای لیژنەکانەوە کۆمەڵی لیژنەمان دروست کردووە کە چواردە لیژنەیە لە ڕێگای دیدارەکەەوە. ئێمە ڕای هەمووانیان وەرگرتووە. دواترمە لە ڕێگەی پێپەرەکانەوە دابەشەکرێت لەسەر ناخەشەی لەسەرەکرێت. اینجا هەمووی کۆکرێتەوە ئەکرێتە بە ئەدرێت بە تەواوی لیژنەی باڵایەکەی دیداری یەکێتی. ئەبێ من پێم وایە باس لەوە بکەین چۆن جەریانە ئیش لەسەر ئەو سێکتەرانە بکەین، چۆن بتوانین دیدار دواتر خاتە پراکتیکەوە. گەرنەی خاتە پراکتیکەوە من پێم وایە جاریشتر ئومێد بە کادیرانی یەکێتی نادرێت. بۆیە ئێمە داوامان وایە هەموو پێپەرانێک کە ئیشی لەسەر کراوە و دوجار مناقەشە لەسەرەکرێت بخرێتە بواری جێبەجێکردنەوە و کاری لەسەر بکرێت بە تایبەتی بۆ چەند پرسێکی گرنگ کە پرسی گوزەرانی هاوڵاتیانە، پرسی نەوتە، پرسی گەنجەکانەوە، هەلیکارە و هەروە پرسی ژنانە و کۆمەڵی پرسی تر. باش، یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە وەکو ئەندامانی یەکێتی ئەتانەوێت پێشنیاری چی بکەن بۆ
ئەوەی کە داهاتووی کارکردنی لەگەڵ لە ناو حکومەتە خۆت لەگەڵ حکومەتەوە لە شێوازی حکومداری هەرێمی کوردستان بکە. ئێوە پێشنیارتان چییە بۆی کە یەکێتی لە داهاتووە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ حکومداری لە هەرێمی کوردستان بکە؟ بەڵێ ئێمە لێتان نەشارینەوە هەمیشە دووشت لە لای کادری یەشێتی لە ئاستی خوارەوە دروست بە ئەوش ئەوەی ئێمە حکوومەتین لە حکوومەتین بەشداری لە حکوومەت کە حکوومەت بەی خۆمان نەزانانی حکوومەت یەکێتی دامەزرێنەری و حکوومەتەیە یان لەسەر لە دوای ڕاپەڕ و لەبەر لە ڕاپەرژە کە لە شار کارمان کردو یان ئێمە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی ئەگە بەرەیەکی ئۆپۆزیسیۆن بین چۆن ناتوانین لە حکوومەت بەشدار بین. من ئەمە ڕای هاوڵاتیانە ڕای کادرانی یەکێتیەکە گوازمەوە ئێستا ئەوێ بی لەوە بکەینەوە چۆن بتوانین ئەو زەختە دروست بکەین زەختێکی وا دروست بکەین زەختەکە بەڵام خەباتێکی مەدەنی بێ بۆی گۆڕانکاری لە تەواوی کایەکانی حکوومەتدا بکەین وەکا لە سەرگوزەرانی خەڵکەکەین تۆ پێتوانە بێکم هاوڵاتی کادری یەکێتی لێ دەکە قساکات تاوەکو ئێستاش نازانێت ئایا یەکێتی لەکوێدا یەکێتی لە بەرەو ئۆپۆزیسیۆن بووندا یەکێتی لە حکوومەتدا ئەمە ئەو پرسە بێ وەڵام ئەو پرسیارە بێ وەڵام بدرێتەوە پرسیارەکە چۆن وەڵام بدرێتەوە دوای دیداری یەکێتی بێ بەجددی کار لەسەرەوە بکرێت. ئێمە خاوەنی حکوومەتی ئێمە حکوومەتمان دامەزراندەوە پێچێتی نیشتیمانی کوردستان بۆیە ئەبێ لە تەواوی پرسەکاندا بوێرانە دەنگمان هەبێت و بە هەموو شتێک ڕازی نەبین وانە تەواوی مەلەفەکانی نەوتە ژنانە گەنجانە تەواوی کایەکانی تری حکوومەتە سێکتەرەکان ئەبێ ئاشکرا بکەن چۆن ئەگەر ئاشکرا نەکرێ کەماتە ئێمە ناتوانین کادرانی یەکێتی لە خۆمان ڕازی بکەن. جگەلەوەش من شتێکی تر باز بکەم دیداری یەکێتی تەنیا بۆ کادرانی یەکێتی و بۆ خودی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە تەنانەت بۆ خەڵکی هەرێمی کوردستانە بەگشتی بۆ عێراق بە تایبەتی و هەروە بە وڵاتانی ناوچەکەشە بۆیە بە یەکێتی خۆی لەو پرسیارە نەدزێتە وەڵامێکی پێ بێ دوای دیدارەکە کە بەڵێ ئێمە چین لە حکوومەتەوە چی ئەەکەین بۆ هاوڵاتیان. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار بکە بۆ بابەتی چاکسازیکردن لە سێکتەرەکانی هەرێمی کوردستانە لەمایانە چۆن ڕۆڵی هەبێ و چۆن بەرنامەی هەبێ و چۆن کاریگەریشی هەبێت لەسەر ئەوەی کە خواستەکانی خەڵک و هاوڵاتیان لە نێو بەرنامەی حکوومەتە جێگە بکاتەوە ووا بکات زۆرترین ئەو داخوازانی خەڵک هەیە جێبەجێ بکات. من لێتان نەشارینەوە تا من ئەبێ ڕاشکاوانە لێرە ئەوەی کە جێم لێ دەبێت لە کادیرانی خۆمان ئەبێ من ئەوە بگوازمەوە ئەبێ ئێمە یەکەم جار تیمی حکوومەت تیمێکی بەهێز دروستکەینەوە تیمە حکوومەتەکەی خۆمان کە تیمی یەکێتی لە حکوومەت ئەبێ گۆڕانکاری بەسەردا بێ بێ گەنجی بێتە نێو ڕیزەکانەوە و ئەبێ گۆڕانکاری لە دەموچاوەکان پێنجگەلەوەی کە گۆڕانکاریش لە دەموچاوەکانەکەی ئەبێ گۆڕانکاری لە هەیکەلی کارکردنەکە و لە بەرنامە پرۆگرامی کارکردنەکەش بکەین چونکە ئەگەر تۆ منامیلکەیەکت پێ بشوناسێکت پێ بۆ کارکردنت لە حکوومەت بە تایبەتی لە کارتی چاکسازیدا هەموو تیمی حکوومەتیش ئەتوانێت کار بۆ نامیلکەیە بکات بەو شوناسە بکات بەڵێ ئەمە پرۆگرامی یەکێتی ئەمە پەیڕەوی یەکێتی ئەبێ ئەمە بەرنامە یەکێتی لە داهاتوو لەسەر چاکسازی جێبەجێ بکەین. بەڵام ئەگەر گۆڕانکاری لە پەیڕەوەکە لە پرۆگرامەکە نەکرا کە یەکێتی دایناوە لە حکوومەت و بەخشیوێتی بە تیمی حکوومەت من پێم وایە سەرکەوتوو نابین بۆیە دیداری یەکێتی هەوڵەدار و پێشم وایەمە لەوە ئومێدبەخشین کە گۆڕانکاریی باش ڕوودات و بە تایبەتیش لە کەرتی چاکسازێکی گەورە بکرێت. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت بە تایبەتی یعنیەوە بۆیە باسی زیاتر هەولێرەکەم چکە ئەمڕۆ کۆنفرانسەکە کۆنفرانسی ئامادەکاری زیاتر لە هەولێر بەڕێواچێ لەسەر ئاستی جەماوەری و زیاتر نزیکبوونەوە لە داخوازەکانی خەڵک لەو ناوچەیە و لە هەولێر و لە دەوروبەری هەولێر یەکێتی ئەوێت چۆن ئەم کارە بۆ داهاتوو زیاتر پەرە پێ بدا و زیاتر بڵێن کۆنتاکتی بەردەوامی زیاتری هەبێت لەگەڵ جەماوەرەکەی خۆیان بە تایبەتی لە هەولێرە. دیداری یەکێتی هەولێر خۆ چوار مەڵبەند دەگرێتەوە مەڵبەندی هەولێر مەڵبەندی سۆران و هەروەها مەڵبەندی کوێ لەگەڵ مەڵبەندی مەخبوور ئێمە لە تەواوی لیژنەکاندا کارمان لەسەرەوە کردووە و هەمومان ڕاست باردون کە چۆن کار لەسەر لیژنەکان بکەن ڕوو بچە نێو جەماوەرەوە جەماوەر چی ئەبێت و هەمویان لە ڕێگای لیژنەکانەوە ڕایان وەرگیراوە کراوەتە پەیپەرێک ئەو پەیپەرە دواتر لە دیدارە دەدرێتە بە لیژنەی باڵە و کاری لەسەرە کرد. من پێم وایە ئەمە گۆڕانکاریەکی گەورە بە تایبەتی لە هەولێر ڕوەدا چونکە هەولێر پلێتان نەشارنەوە هەولێر غیابی یەکێتی لە هەولێر بە شێوەیەک لە شێوەکان کە لای کادری یەکێتی ئەو بۆچون و بیرۆکەیە دروست بووە ئەمە وای کردووە خەڵک ئومێدێکی باشی نەبێت بە گۆڕانکاریەکان و چاکسازەکان. بەڵام لە دیدارەکە من بە خۆشحاڵی وەڵێم ئەو چەند مانگەی کە ئێمە هیچمان کرد و ڕۆچوونە نێو کاریرەکان و تەواوی پێپەرەکانمان وەردەکرد و گۆڕانکاری و مناقەشەکانی لیژنەکانمان دەکرد
گەیشتنەوە قەناعاتێکە بەڵێ هێشتا کادری زیندومانە هێشتا کادری ومێدبەخشمانە هێشتا یەکێتی زیندووترە لەوەی کە خەڵک تەوەقایە کردووە پێی وایە چاکسازی ئەکرێ دیدارەکە کۆکەرەوەی هەمومانە بێت و چەترێکە بێت دوجار لەژێر ئەو چەترا بێ کار بکەین بۆ گۆڕانکاری لە چاکسازی. باشە ئەو کادرانە ئەو خەڵکی هەولێریش ئەوەی کە ئێوە لە نزیکەوە بینیوتانن چیان لە ئێوە ئەوێ؟ ئەمانە هەمیشە ئەیانەوێت کە تەنیا قسەکردن نەبێ ئەبێت جێ لە خوارەوە بگیرێت جێ لە کادیران بگیرێت و بخرێتە بەرنامەی کارەوە بۆ منە زۆر زارمە لەگەڵ ژنەی ژنان دانیشتون لەگەڵ ژنەی گەنجان دانیشتون پێمانەڵێن تەنیا قسەمان لێ وەربگرن بەڵام دوجار جێبەجێ ناکردن ئێمە پێمانوتن دیدار ئەمانە هەموو چارەسەرەکان وە گۆڕانکاریەکرێت گۆڕانکاریەکەش لە چێ گۆڕانکاریەکە خۆتەنیان زۆر ناتوانانی کەسەکان لە شوێنێکەوە بگۆڕی بەرپرسێ بگۆڕ کەسێک لە جێگایدانی گۆڕانکاری من پێم وایە لە بەرنامەکەدا ئەکرێت ئەگەر گۆڕانکاریش لە بەرنامەکەدا بکرێت هەر کەسێک لە شوێنی کارکردنەکە بێ و ئەرکێ پێی سپێردرابێ ئەبێ ئەرکەکە جێبەجێکات و ئەوی کە پێی سپێردراوە لەسەری جێبەجێ بکرێت بۆیە هاوڵاتیان بە تایبەتیش کادیرانی یەکێتی لە هەولێر داوامان لێ یەکەن کە بەرنامەکە بە پراکتیکی جێبەجێ بکرێت و تەنیا تەرکیز فۆکەسەکە لەسەر پارێزگای سلێمانیان لەسەر پارێزگاکانی تر نەبێت ئەبێت فۆکەسی سەرەکی لەسەر هەولێر بێت بۆ شتێکی تری کادیرانیش من ئەمە بە خۆشحاڵیەوە باسێکەم هەمیشە داوایەوەکەن کە ئەبێ یەکێتی بەشێکی زۆری بارەگاکانی خۆی شوێنەکانی خۆی گۆڕانکاری و ئەنجامدانی کۆبنەوەکانی خۆی لە هەولێرەوە دەست پێ بکات و زیاتر و جوودی لە هەولێرەوە هەبێت تەنیابوونی مەکتەب سیاسی لە هەولێر تەنیابوونی مەڵبەندی سێ لە هەولێر ئەمە بەس نییە بۆ ڕۆحی تیمەتی ڕۆحی کادیرانی یەکێتی ئەبێ لیژنە بڕیاردەرەکان ئەو قەرارانەی کە ئەدرێت لە هەولێرەوە قەراری لەسەر بدرنەک لە سلێمانیان لە شوێنەکانی تر. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت چۆن پەیوەندەکانی خۆی لەگەڵ لایەنەکانی ترا ڕێک بخاتەوە یاخود پەیوەندەکانی زیاتر پەرە پێ بدە و ئەوێ بە چ ئاراستەیەک کار بکات لە داهاتووە بە تایبەتی لەگەڵ ئەو هێزولایەنانەی کە زیاتر ڕوئیان لەگەڵ یەکێتیە نزیکە. بەڵێ لە ڕێگەی دروستکردنی لێژنەکانەوە کار بۆ ئەوە کراوە کە چۆن بەرنامەیەک دابدرێت تەنیا گۆڕانکاری لە ناو یەکێتی نەبێت بەڵام یەکێتی لەگەڵ حزبەکانی دەرەوە لەگەڵ ڕوئیاکانی دەرەوە بۆیە ئەبێ کاری لەسەرەوە کردو و ڕوئیاشی نەک بۆ حزبانێکە لە یەکێتیەوە نزیک و بیرۆکان لە یەکێتیەوە نزیکە بێت تۆ لە کار لەسەرەوەش بکەیت چۆن لەگەڵ حزبانی تر کە ڕوئیان لە یەکێتی نزیک نییە قەناعەتیان پێبێنی گفتوگویان پێبێنی کە بەڵێ ئەمە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمە بۆ دۆخ و ئایندەی هەرێمی کوردستان باشە بۆیە بەدەستەوەستان نەوەستین و هەمومان لەگەڵ یەکتری هاوبەش بین من پێم وایە زۆر گرنگە کە بێتە خاڵێکی هاوبەش لەگەڵ هەموو حزبانێک کە ڕوئیان لەگەڵ یەکێتی جیاوازە قەناعەت دروستکردنەکە گرنگتر لەوەی کە ئەوانەی لێمانەوە نزیکن بتوانین لەگەڵیان کۆنتاکتێک دروستکەین. باشە ئێوە پێشنیارتان چیە بۆ یەکێتی بۆ خەباتی ناو یاخود بۆ کاری نێو پەرلەمانی لەوێ چی بکە یەکێتی چۆن ئاراستی کارەکانی لەوێ بەڕێوە بەرێ و لە ناو پەرلەمانە چۆن داخوازەکانی خەڵک بەرێتە پێشەوە؟ بەڵێ ئێمە لێتانە شارینەوە گلەی زۆر لە لیژنەی باڵا بەدەستمانە گەیشت لە ڕێگای لیژنەکان و لە ڕێگای پێپەرەکانەوە کە ئێمە تیمێکی حکوومەتی بەهێزمان هەیە بێ ڕازگۆ بن لەگەڵ کادیرانی خۆمان و تیمێکی بەهێزمان هەیە ئەمە ڕوئیای ئەوانە تیمێکی بەهێزمانێ لە پەرلەمان کە خۆی لە خۆی دەمە وانە بەڵام نەکراوە کۆنتترۆلی کارەکان بکرێت ئێمە تیمێکی بەهێزمان هەیە لە حکوومەت من وەکو نارین ئەم قسەیە وەکو پەرلەمانیش بە هەمان شێوە بەڵام نەتواندراوە و دەرفەت دروست نەکراوە ئەمە شتێکی ترە بەڵام لە دوای دیدارەکە بێ و دەرفەتە دروست بکرێت و ئەبێ فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کار لەسەر ئەو پرۆژانە بکات بە تایبەتی بۆ چاکسازی هەلی کار بێ بۆ گەنجان و هەروە بۆ باشترکردنی گوزەرانی گەنجان بێت بۆیە فراکسیۆنی یەکێتی بێنجارە پرۆژەی تر پێشکەش گۆڕانکاری لە جۆری پێشکەشکردنی پرۆژەکانیشدا بکات ئەگەر پێشکەشی کردووە ئەگەر پێشکەشیشی نەکردو ئەبێ ڕوبەڕووی ئەو ڕخنەیە ببنەوە و ڕوبەڕووی ئەلێ پرسنەیە ببنەوە کە بۆ تاوەکو ئێستا پرۆژەی پێشکەش کراویان نەکراوە کای لەسەر نەکراوە داوای ئەویان هەیە کە پەرلەمان هی هەموو خەڵکە بە تایبەتیش بۆ گەنجان ئەبێ ئەو پرۆژانە بخرێنە بواری جێبەجێکردن. باشە ئێوە ئەتانێت پێشنیارێک بن بە یەکێتی لە بواری ئەوەی کە تا ڕادەیەکی زۆر گرنگی بە گەنجان بداوە گرنگی بەوانە بدات کە دەرچووی نوێن و هەلی کاری زیاتریان بۆ بڕەخسێنێ کە ئەمەش بۆ خۆی ئێستا گرفتێکی گەورەیە لە هەرێمی کوردستان و زۆرێک لە گەنجانیش ناومێد بوون لەمەیە بەڵام یەکێتی چۆنێ ئومێد بۆ ئەوان بگەڕێنێتەوە.
لە ڕێگەی لێژنەی گەنجانەوە کە من خۆمەسی سەرپەرشتای لێژنەی گەنجانەکەم ئێمە پرۆژەی باشمان هەیە و پرۆپۆزەڵی باشمان هەیە ئەبێ پرۆژان ئەو پرۆژانە بخرنە بواری جێبەجێکردن و بەخۆشحاڵیەوەی دینە دوجار لیژنەی باڵایە کە کای لەسەر بکرێت پرۆژەکان لەسەر دابینکردنی هەلیکارە بە چەندین شێوازی جیاواز ڕای زۆرترین کەس ماوەگرتووە کە کەسانی مختصن وە لە وڵاتانی ترەوە بڕوانامەیان هەیە کە لەو بوارە مختصنەوە لەگەڵ کادیرانی ئاسی خوارەوەش بۆیە ئەبێ ئەو پرۆژێکی ئێمە ئەیدێن ئەبێ بخرێتە بواری جێبەجێکردن بە تایبەتی من پێم وایە گەر پرۆژانە جێبەجێ بکرێن بەشێکی زۆری گەنجەکانمە لەو بێکاریە نەجاتیانە بێ خۆ تۆ ناتوانیت تەنیا چاوەڕێ حکوومەت بکەیت حکوومەت هاوڵاتی کە گەنجت بۆ دامەزرێنێ خەڵکت بۆ دامەزرێنێ بە یەکێتیش بێ لێ بکاتەوە پرۆژەی خۆی هەبێت چۆن بتوانین لە ڕێگەی ئەو پرۆژانەی ناو خودی حیزبەوە گەنجەکانمان دامەزرێنین دوجاریش ئەگەر گەنجی یەکێتیش نەبوو هەر گەنجێک بوو کە هەلی کاری نییە تۆمە کەیتە مێژوویەک بۆ دەستکەوتێک بۆ یەکێتی وایەکەیت کە من پێم وایە ئەمە زەرورەتێکە و پێویستی شێزانم ئەمە خەمی یەکێتی بێ کە هەلی کار بۆ تەواوی گەنجان بەبێ جیاوازی ئایدیایەکان دابین کە بە تایبەتیش بۆ گەنجانی ناوخۆی حیزبەکەمان باشە یەکێتی لە بواری پەیوەندیەکانی لەگەڵ عێراقا و لەگەڵ وڵاتانی تریشە بە تایبەتی لەگەڵ حکوومەتی عێراقیە چونکە یەکێتی پێشتر ڕۆڵی بینیوە لەوەی کە زۆرێک لە کێشەکانی چارەسەر کردووە بەڵام ئێستا کۆمەڵە کێشە و گرفتی تر هەیە کە وایان کردو پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا زیاتر ئاڵۆزی بەخۆ ببینێ و دوجاریش زەرمەند هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە یەکێتی لەم بارەیە لەم ڕێچکەیە ئەوێت چۆن لە داهاتووە ئەم مامەڵەیە ئەم شێوازە ڕێک بخاتەوە لە شێوازێکی مامەڵەی تاگلایانی و بیخاتە سیستماتیک و نیشتیمانی ووا بکە ئەو پەیوەندیانە نیشتیمانی بن زیاتر بۆی کە لە قازانجی خەڵکی کوردستان نابێت. بەڵێ ئەوەی ئێمە تێبینیەکەین و چەند هەفتەیەکای بینین کە لەسەر پرسیدانانی سەر کۆمار کۆمەڵێک گرفت و کێشە دروست بوو هەموو هۆکارەکەش بۆ چێگەڕێتەوە بۆ ئەو ناکۆدەنجەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە کورد نەیتوانێت بە یەکتیم بچێتە بەغداوە من ئەمە بەشێکی ئەگەڕێنەوە بۆ یەکێتی بێ وایە یەکێتی بەر لەوە بەو تیمە بەهێزەی کە هەیەی درستی کار لەگەڵ حیزبەکانی تردا ئەبێ تەنیا بنە پارتی نەبێ بە تەنیا بچێتە حکوومەت لەگەڵ حکوومەتی ناوەند دابنیشێ وەکو تیمێک و یەکێتیش بە هەمانشەوە حیزبەکانی تریش ئەبووە کۆدەنجێ دروست بکرێتەوە کۆدەنجێش لێرە دروست نەکراوە فەرمەوە نەتیجەیەتی ئەو دەرەنجامەکانێتی بۆ داهاتوو ئەو کۆدەنجێ دروست بکرێت لەگەڵ تەواوی حیزبەکاندا لەگەڵ حیزبەکان بەیەکەوە دابنیشن بە تیمێکی بەهێز بچنە دانیشتن و دانوستانەوە ناکرێت ڕۆیایەکمان نەبێت لە کاتی کۆبوونەوەکەوە کۆمەڵێک بڕیار دەربچێت لە کاتی کۆبوونەوەکە کۆمەڵە بیرۆکە دەربچێت ئەبێ بەر لەوە بچیتە کۆبوونەوەکە پاکێجێکت پێ بوو پاکێجەکەش بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرا بێت کە ئێمە ئاچین لەسەرم پرسانە قساکەین لەسەرم پرسانە گفتوگۆ دانوستانەکەین بۆی هاوڵاتی خەمی ئەوەی نەبێت تەماشای سەیری مانشێتی هەواڵەکان کە بزانەکەی 200 ملیارەکە ئاگاتکەی ڕاتبەکە وەرەگرێت بەر لە نەورە زۆرەگرێت ڕۆژانی پشوو وەرەگرێت کۆمەڵێک گۆڕانکاریتر بۆیە ئەبێ ئەو درافتە بەر لەوەی کە گەشتەکەی پێ بکرێت بە درافتە قسەی لەسەر بکرێت و هەروە کۆبوونەوەی لەسەر بکرێت یەکێتی بۆ مەشەکەیت بەرنامەی خۆی هەیە. زۆر سپاس بۆ خاتوو ناری محەممەد کە ئەندامی لیژنەی باڵای دیداری یەکێتیە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانەبووی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.